کەواتە ئەکرێ ئینسانێک لە کاتی خەوە هەستێت، ئەکرێ ئینسانێک لە کاتی خەوە قسە بکە، ئەکرێ ئینسانێک لە کاتی خەوە ناخۆشی پێ بگا، ئەکرێ ئینسانێک لە کاتی خەوە تۆ خەوێکی خۆشە بینی هەڵەسیتەوە هەست بە ئارامی و مرتاحیەگەتی. ئەمە چییە؟ نیشانی ئەوەیە مێشکی ئێمە کاتێکیش ئەخەوین هەر ئیشەکات. کەواتە بەشەکانی مێشکی ئێمە زۆر کات لە چالاکیان، تەنانەت ئەو کاتانەشی کە ئێمە خەوتوین. تێگەشتن لە خەوی سروشتی یارمەتیدەرە بۆ ئەوەی کە تۆ ئاساییتر لە هیپنۆتیزم تێبگەیت. ئەگەر بە من بڵێ ئایا خەوی هیپنۆتیزمی و خەوی سروشتی جیاوازیەکەی چییە؟ ڕاستیەکەی وەکو وتم لە ڕووی زانستیەوە هیپنۆتیزم خەو نییە. بیردۆزێکمان هەیە سەرەتا ئەمێ ئەو بیردۆزەتان پێ بناسیێنم کە ئەم بیردۆزە یارمەتیت ئەیە کە تۆ لە هیپنۆتیزم تێبگەی بە شێوەیەکی زانستی. ئەویش ئێمە لە حاڵەتە جیاوازەکانە حاڵەتی ئاگاییشمان جیاوازە. کەسێک خەواڵووە حاڵەتی ئاگاییەکەی جیاوازە لە کەسێک کە خەبەرە. کەسێک کە زۆر مەشغوڵە حاڵەتی ئاگاییەکەی جیاوازە لە کەسێک کە مێشکی سافە. و ئەگەر کەسێک بۆ نمونە شەرابی خوارد بێتەوە بە ئەلکحول، سەیرەکەی ئەم کەسە پێی ئەڵێن گرتوویەتی، مەسەلەن ئەم کەسە زۆری خواردوێتەوە، سەیرێکی کۆمەڵی قسە ئەکا کە لە حاڵەتی تەبیعیە بۆیە قسانەی ناکرد، کۆمەڵی حەرەکاتەکە، کۆمەڵی ڕەفتارەکە، بۆ چونکە حاڵەتی ئاگاییەکەی جیاوازە. یەکێکی کە پێ ئەچێ مادە سڕکەرەکانی بەکارهێنابێ، سێرەکەی حاڵەتی ئاگایی ئەم کەسەش جیاوازە. نەفرێک لە نەخۆشخانە بەنج کراوە، حاڵەتی ئاگایی ئەمیش جیاوازە. لە ڕووی زانستی دەروونزانی و لە مەبحەسی ئاگاییە consciousness، هیپنۆتیزم یەکێکە لە حاڵەتە تایبەتەکانی ئاگایی. کەواتە خەبەربوونی ئاسایی و کاتێک کە مێشکت سافە و کاتێ لە هیپنۆتیزمای ئەمانەش حاڵەتی ئاگایین. حاڵەتی تریشمان هەیە زۆرێک لە حاڵەتی ئاگاییە، ئەویش مێدیتەیشنە، کەسێک بۆ تەئەممول بۆ ماوەیەک دائەنیشێ، حاڵەتی ئاگاییەکەی جیاوازە. ئەم حاڵەتانە هەرێکیان سوودی خۆی هەیە. کەسێک کە بەنجەکرێ ئێمە ئەزانین کە بەنجکردن بۆ ئەوەیە کە ئەم کەسە ئەمەلیات بکرێ، ئازاری پێنەگا. ئەبێ بین بڵین جیاوازی هیپنۆتیزم وەکو حاڵەتێکی جیاوازی ئاگایی، حاڵەتێکی گۆڕاوی ئاگایی چیە لەگەڵ ئەوانی تر؟ لە هیپنۆتیزمە ئەگەر کەسێک تۆی خەواند بێ، ئەوە جۆرێک لە ئاگایی لای ئەو کەسەوە بۆ تۆ یەت و ڕاستەوخۆ کاریگەری لەسەر نائاگای تۆ دروستەکە. لە کاتێکە پێ ئەچێت لە خەوی سروشتیە ئەگەر ئێمە قسە بکەین بۆ کەسێک خەبەری بێتەوە یان ئاگای لێ نەبێت. بەڵام لە هیپنۆتیزمە ئەکرێ بە تەواوەتی بە پێویستی ئێمە ئاگای لێبێت. جیاوازی خۆخەواندن لەگەڵ کەسێک بخەوێنی ئەوەیە خۆخەواندن ئیرادە ویستی خۆت بەدەست خۆتە، بەڵام کاتێک کەسێک تۆ ئەخەوێنێ ئیرادە و ویستی تۆ ئەکەوێتە ژێر دەستی ئەو کەسە و ئەو کەسە ئەتوانێت کۆمەڵە گۆڕانکاری لە مێشتی تۆ دروست بکە. بۆ نمونە من کەسێک ئەخەوێنم، ئەیگەێنمە قۆناغێک، پێی ئەڵێم ئێستاکە تۆ دەستت هەست بە ئازار ناکات. ئەم کەسە مێشکی بە تەواوەتی لەژێر کۆنترۆڵی منە. کاتێکە من ئەیگەێنمە ئەوەی کە ئەم قسانەی من تەئسیرکا لە مێشکی و مێشکی ئەو کاریگەریەکە لەسەر جەستەی بەجێبێڵێ، لە گروپی ناوپۆل ساڵی 2016 بە بەرچاوی بەشداربووەکانەوە من چەند کەسێکم خەوان و ئەم کەسانە وەک بردنمە حاڵەتی بەنج. یەکێک لەوانە دەرزیان لێیە، دەرزیان کرد بە دەستیا، دەرزیەکەیان دەرهێنا، خەبەرمان کردەوە، پێی نەزانی بوو کە شتی وا بووە. یەکێکی کە لەوانە بە لاستیک، وەکو لاستیکی پارە یان لە دەسی، دوایی کە خەبەرمان کردەوە بە هیچ شێوەیە بیری نەما بوو
تا سەیری دەستی کرد کە سەیرەکە پێستی دەستی سوور بۆتەوە نەیەزانی بۆچی پێستی دەستی سوور بۆتەوە. ئەمە چییە؟ جۆرێکە لە حاڵەتی ئاگایی تۆ تەنانەت بگیتە ئەو ئاستەی کە هەستی ئازارکردن کە لە دەستەوە ئەڕوا بۆ مێشک لە مێشکا تۆ بیوەستێنی. کەواتە هیپنۆتیزم ئەکرێ ئێمە لە ئاستێکی بەرزە بۆ چارەسەری نەخۆشی دەرونی یان جەستەیی بەکاری بهێنین. جا بەڕێزان ئەگەڕێینەوە بۆ لای سلایدەکان لە دوای ئەم پێشەکیە. خەوی سروشتی جیاوازە. ئێمە حاڵەتێکمان هەیە پێڵێن REM واتە Rapid Eye Movement جوڵە خێراکانی چاو. ئینسان کاتێک خەو ئەبینێ لە خەوی سروشتیە جوڵەکانی چاوی هەیە و ئەمە سایکڵێک واتە خەوی ئینسان بە کۆمەڵێ بازنا تێپەڕێ. هەر بازنەیەک لەناو بازنەکان 90 دقیقەیەکی تایە ئەو نزیکەی 90 دقیقە ئەبێ. ئەم 90 خولەکە ڕێمە واتە جوڵە خێرەکانی چاوە کە لەویا ئینسانەکە ئەتوانێ یادەوەریەکانی بێتەوە پێشچاوی خەیاڵ وەکو چۆن تۆ تەسەووری شتێکەکەی لە مێشتیشت تەسەووری شتێکەکە. بۆیە تۆ جاری وا هەیە نەفرێک گێتە پێشچاوت لە خەوەکەتا قسەیەک بۆ تۆ ئەکا کە شتی وا هەرگیز نەبووە لە ڕابردووە. بەڵێ هیپنۆتیزم لە کۆنا با بینە سەر باسی هیپنۆتیزم و مێژوەکەی لە بواری میتافیزیکا بووە واتە لە بواری زانستە ئەزموونگەراییەکانان نەبووە لە بواری میتافیزیکا بووە. کۆمەڵێ سەرچاوەی مێژوویی هەن ئەیسەلمێنن کە حاڵەتی هیپنۆتیزم هەر لە کۆنا هەستی پێکراوە و بەکار براوە. ئەو کەسانی کە ڕۆمانەکی سینۆهەیان خوێندووەتەوە ئەزانن لە یەکێک لە بەسەرهاتەکانە یەکێک لە ڕاهیبەکانی مەعبەد یە بە دوای سینۆها چاوی ئەبەسن و ئەیبەن بۆ شوێنێکی مەخفی شوێنێک کە نازانێ کوێیە. ئەیبەنە ئەوێ لەوێ ئەچێتە ناو ژێرخانێک دووسێ نەخۆشی لێیە. ئەم دووسێ نەخۆشە یەکێکیان نەخۆشی پێستی هەیە. ئەڵێ ڕاهیبە گەورەکە هاو چەند قسەیەکی کرد و ئەمانە وەکو مردویان لێ هاوکەوتن. پاش ماوەیەک من وامزانی ئەمانە شتێکیان لێ بەسەر هاتووە. پاش ماوەیەک حاڵەتە نەخۆشیەکەیان چاک بوو و من کاتێ بینیم زۆر سەرم سوڕما هیچ تەفسیرێکی نەبوو بۆ من چونکە ئەو حاڵەتە ئەبوایە ئێمە بە ترشی گۆگردی شتێکی وا ئەڵێ کە بەکارمان ئەهێنا بۆ چاککردنی نەخۆشی پێست. بەڵام ئەوەم بینی کە کەسەکەیان چاک کردەوە. ئەو دیمەنەی ئەو باسیەکە زۆر لە هیپنۆتیزمەوە نزیکە وە کۆمەڵێک شت بەجێ ماوە لە یۆنانیە کۆنەکان لە بابلیەکان لە کلدانی و چینی و هەندیە کۆنەکان کە شێوەی وێنەکان کە بەجێ ماون یان نووسراوەکان ئاماژەن بە حاڵەتی هیپنۆتیکی. بەڕێزان یەکەمین کەس کە هیپنۆتیزمی بەکارهێنا ئەو کات پێی نەئەوترا هیپنۆتیزم ئێستا باسی یەکەم دکتۆرێکی ئەڵمانی بوو. ئەم دکتۆراکەی لەسەر کاریگەری ئەستێرەکان بوو لەسەر تەندروستی مرۆڤ. باوەڕەکەش لەوە هاتبوو کە چۆن مانگ و ئەستێرەکان کاریگەری ئەکەنە سەر هەڵکشان و داکشانی ئاو بەو شێوازە کاریگەری ئەکەنە سەر خوێن و ئەو مادانەی کە لە مێشک و لە جەستەی ئینسانە هەیە. بۆ ساڵی 1974 ئەمە بابەتێکی سەرنجڕاکێش بووە چونکە تازە بابەتی کێشی زەوی و ئەمانە مناقەشەی گەرمی لەسەر بوو
و شتی نوێ بوون بۆ ئەو ساڵانە. بۆیە مۆسمێر کە خۆی پزیشک بوو دکتۆراکەی لەسەر ئەم بابەتە بوو. ئەمە باسی ساڵی 1774ەکە. مۆسمێر گەشتە ئەو قەناعەتەی کە موگناتیسی ئاسایی ئەکرێ نەخۆشی چارەسەر بکات. جا هات چی کرد؟ موگناتیسی ئاسایی بەکارەهێنا بۆ کەمکردنەوەی ئازار یا بۆ چاکردنی شوێنێکی جەستەی ئینسان کە نەخۆش بووە. ئەم تەریقەیە، ئەم شێوازە لەلایەن پزیشکەکانی کەوە زۆر دژایەتی کرا، چونکە وتیان ئەمە شتێکی زانستی نییە و هیچ کاریگەریەکی نییە. بەڵام موسمێر خۆی زۆر مەعجەب بوو بەوەی کە کۆمەڵێک لە نەخۆشەکان بە موگناتیسی ئاسایی باشە بنەوە. دوایی گەشتە ئەوەی کە نەخێر ئەم موگناتیسێکی ئاساییە مرۆڤ جانەوەرە، لەبەرەوە گەشتە ئانیمەڵ ماگنەتیزم، واتە موگناتیسی جانەوەری. باوەڕی وابوو کە وەکو چۆن هەر تەنێک باکوور و باشووری هەیە و هێزێکی موگناتیسی هەیە، باوەڕی بۆ دروست بوو کە تەنانەت تەنە زیندووەکان مرۆڤێکیش ئەکرێ خاوەنی ئەمە بێت. جا